بینەرانی عزیز لارکوێکن سڵاوی ئەمەتان لەبێ خۆشحاڵم ئەم ئێوارەیە لە یەکەم بەرنامەی ئێوارەی سلێمانی و لە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزانی پیرۆزدا بە ئێوە ئازیز شادەمەوە لەگەڵ هاوکارم زریان کەمەل. زریان سڵاو لێبێ. بینەرانی عزیز هیوادارین کە لە ئێوارەی سلێمانیدا بتوانین تەواوی تەور و پرۆگرامەکانمان تایبەت بە و جێڕەزامەندی هەموو لایەکتان بێت. بیرمان نەچێت کە بەرهەمەکانی دۆلفینسی سپۆنسەری بەرنامەی ئێواری سلێمانی دەبێت و هەروەها لە هەر بەرنامەیەکدا تەورێکی تایبەتمان دەبێت. بەشێو ڕەمەزانە تەوەرەکان دەبێت ئیتر وابێت کە هاوڵاتیان دوای ڕۆژۆشکێنن بە تەواوی بێن دانیشن و بینەری پرۆگرامەکەمان بێت. خوا ڕۆژوو هەموو لای قبولکە ئیشەڵڵا. تەوەری یەکەم پرۆگراممان باز لە ئافرەتانی خاوەنکارەکەین ئەو ئافرەتانی کە لەسەر پێی خۆیان وەستاون و خاوەنی کاری خۆیانن. دوو میوانی زۆر ئازیزمان هەیە، ئەوانش خاتوو هەوار خاوەنی براندی HL دیزاینن لەگەڵ خاتوو دەشەکەریم کە خاوەنی کاری تایبەتی خۆیەتی بۆ ئەمڕۆ میوانمانە بن. بەڵێ لەگەڵ هەردوو میوان ئەمڕۆ تەوەرەکەمان باز دەکەین و پێکیشەوە بینەری راپۆرتێک دەبین لەسەر تەوری ئەمڕۆمان. دەچینە ناوبڕێک و دێنە وڵاتان. ئازیزان گەردەتانەوێت تاموچێژێکی تایبەت لە خوانەکانتان وەربگرن، بەرهەمەکانی دۆلفینسی بەکار بهێنن چونکە بەڕاستی بەرهەمەکانیان ناوازن و بێمادەی حافیزن و بە تەواوەتی سروشتین. بەڵێ ئازیزان دووبارە سڵاوتان لێبێت. وەک پێشتر باسمان کرد و میوانی عزیز لە لامان میوانن کە ئەوانیش خانمە دیزاینەر خاتوو هەوار لە HL دیزاین و خانمە ڕاگەیاندکار و خاوەنکار خاتوو دەشەکەریم لێرە میوانن. بەخێر بێن سەر چاوەکان. بەخێر بێن. ماشەڵڵاوە خۆتان گۆڕیوە. والله ماشەڵڵا. دەستەکانی هەوارە هاتوو شتەکانی و هەر شوێنە دەستەکانی خۆش بێن. دیارە گفتوگۆی ئەمڕۆ ئێمەش خانمانەی و جلەکانیشمان ئیتر خۆی بەهاری هێناوە. بەخێر بن سەر چاو دەشەکان بەخێر بێ خاتووار بەخێر بێ گەورە و کردین. بەڕاستی دیزاینەکانت زۆر زۆر جوانن، سەرکەوتوبی بە هیوای کاری باشتر ئیشەڵڵا. خاتووار ئەمە پرسیاری ئەوە بکەم لە هەموو نەتەوەیەک تایبەتمەندی خۆی هەیە جلەکەی. تایبەتمەندیەکانی جلی کوردی چین وەک دیزاینەرێک ئەگەر باسیکەی بۆمان. لە هەموو باڵنێک و جەناب فەرمودنەکەوەیەک تایبەتمەندی هەیە. تایبەتمەندی ئێمە یەکەم شەرت و شروط و پێناسەی جلی کوردی ئێمەوەیە دەستکاری لە بڕین و دورینی کللتوریەکەمان نەکرێت. ئیتر دواتر چی ئەکرێ کێشانیە تازەگەریە جوانکاریە من هەمووی زۆر بە پێشکەوتن ئەزانم، بەڵام بە مەرجێ دەستکاری دیزاینەکەی نەکرێت لە بڕین و لە دوورینە ئەگینا هەمووی پێویستە واتار کراسوکەواکە بێ بەڵام بە شێوازێکی کراسوکەوە هەموو پارچەکانی جلی کوردی دەستکاری نەکرێت. هەر پارچەیەکی لە قماشە دەستکاری نەکرێت لە بڕینا، بەڵام ئەکسسوارات و تازەگەری و مۆدێلات هەمووی جوان و هەمووی قبوڵە و مەرجی لەسەر نییە ئەوانە. خاتووار ئەکەی پێمان بڵێ چۆن بیرۆکەی ئەوەت بۆ هاو کا ببیتە دیزاینەرێک لە بواری جلی کوردیە کار بکەی تۆ یەکەمین کەس بووی کە دەستدایە ئەو کارە. هەر بۆ بۆنێ سەرگەڵ دەشەگیانیش باسم کرد ڕەنگە خەڵکانێک بڵێن لە خۆشی جوانی جلو بەرگەکان هەوار دەستی کرد بێ لەم کارە نە لە مناڵیە و بیرۆکەی ئەوم هەر لە مێشکا بووە، هەر حەزم لەم کارانە بووە. ڕەنگە خۆشەویستیم بە ڕەنگەکان کاری وای لەسەر من کردبێ کە ئەم ڕێگەی هەڵبژێرم بۆ خۆم. حەزم لێ ئێتی لە بری ڕەنگەکان جوانێکە بەخشن بە ئینسان ژیانەوە دروست دەکەن. تۆ سێریکە ڕۆژە جلێکی سەوز و سوور لە بەریا دڵت بە خۆت خۆشە. مانایەوەیە ژیانەوەت ئەیاتێ، مانایەوەیە یعنی شت لە بەرچاو جوانەکات لەم خەمۆکی نەجاتە زۆر شتی جانبی هەیە ئێمە بیری لێ ناکەینەوە. جایەک لە جوانەکانی خاتووار ئەوەیە کە هەمیشە ڕەنگەکان تێکەڵە زۆر ئەوە بەڵێکەوە ناوەستێ ڕەنگێکەکانی من ئەگەر هەر کەسێک لە هەر شوێنەگە جلە ببینێ دەزانێەوە دیزاینی تۆیە. باشە ئێمە هەر سەر ئەو قسەی تۆ زۆر کەس ئەڵێ جا خۆ تۆ هەندێک قماشێکی باساڕە دیزاین نییە. دەم لەمێ لێرەوە بڵێم تێکەڵکردنی ڕەنگەکان ڕاستە کاری دەستی بەجیا ئەمە ئیشی دەستی پێ ئەڵێن ئەوە کە خۆت ئەیکەی، بەڵام دیزاین بریتێ لە تێکەڵکردنی مەجموعەی ڕەنگ مەجموعەی ستایلی جوان ئەمە دیزاینی پێڵێن، ئەمە وردەکاری پێڵێن، ئەمە دیزاینە چنین دیزاین نییە، چنین کاری دەستی پێ ئەڵێن کە دیزاینکردن خۆی ئەبینێتەوە لە هەموو تێکەڵکردن لە هەموو بوارێک مەرج نێرجلی کوردی جاریوایە خانووە ڕازانەوەی ماڵێکەکە ئەمە دیزاینی پێڵن شتێکی زۆر تایبەتە. دیزاین ئەم چەند شتێکی لە خۆی گرتووەیەکی لەوانە جلی کوردی خاتوو هەوار شتێک زۆر تێبینیم کردووە لە ئیشی تۆیە ئەگەر هەڵە نەبم زیاتر شێوازی جلی کوردی
بڵێن کوردستانی باشوور خۆمان هەڵ ئەبژێری وەک بڵێن کراس و کەوا یاخود سەڵتە هیچ کات بیری لەوە نەکردوتە بۆ نمونە دیزاینەکانی جلی کوردی پارچەکانی تر تێکەڵی ئەمانی خۆمان بکەین چونکە ئەوان خۆمان بۆ نمونە ڕۆژهەڵات سەقزی هەیە بانەیی هەیە هەنێ کوردستانی باکوور بە هەمان شێوە ئەوان کراسەکەیان هەنێکادا هەیە کورتترا ینی هیچ بیری لەوە کردوێتەوە ئەو شێوازانە تێکەڵکەیت. ئەتوانم بڵم لەسەر خواستی خانمانی ئێرە من زیاتر باشوورەکەم ئێمە زیاتر ئێرە بۆ ئێرە و ناوچەی هەولێر و هەموو شوێنەکان ئەکەین بەڵام ئێستا پرۆژێکی زۆر گەورە لەگەڵ کۆمەڵی کۆلەپوری هەوری داوایان لێ کردوم هەموو ناوچەکانیان بۆ بکەین ئینشاءڵڵا خەریکینە پرۆگرامێکی زۆر نزیکانی زۆر نزیکە داهاتوەکەی ئینشاءڵڵا دەوروبەری جەژن ئەی پێش جەژنە ئەی دوای جەژنە لە هەموو ناوچەکانی کوردستان بە سریانی و بە بڵێن ڕۆژهەڵات و ڕۆژ ئاو باشوور و باکوور هەمووی تێکەڵەکەین نمایشێکی زۆر تایبەتی بۆ زۆر باشە دەستان خۆش بێت. هات و دەشەبا بە مەلای تۆی تر تۆکو خانمە ڕاگەیاندنکارێک و خانمێکی خاوەنکاریش با پێت بڵێم کامیان بۆ تۆ با بڵێن خواستی زیاترانی حەزت لە کامیان زیاترە ئێستا تۆ هەردووکی تاقی کردوتەوە جارە من هەر لە هەم میدیا هەم یعنی چەند دوارێکت تۆ تێکەڵ کرد کامیان بە نزیکەی 14 ساڵە من ئیشەکەم و من مدمینم بە ئیشە بەڕاستی یعنی ئەگەر ڕۆژێک نەڕۆم بۆ ئیش زۆر بەتاقەتە بم بێچکە لە ئیش ڕەنگە هیچتر لە ژیانە ئەوەنە دڵم خۆش نەکە هیچی تر نەبێ ئەوە یەک دووهەم ئەو هەموو ئیشکردنە زۆرە یعنی من خۆم لە زۆر شتیا ئەبینمەوە هەستەکەم زۆر شت هەیە مەسەن بۆ نمونە بەرکەوتنم بۆ دروستەکە لەگەڵ خەڵکا ڕاستە و خۆ بە نمونە مەطعەمەکەمە یاخود بۆ نمونە ئێستا ساڵۆنێکم هەیە بەرێککەوتنم لەگەڵ خەڵکا بۆ دروستەکە ئەمە بۆ من لە ڕووی دەرونیەوە زۆر ئارام مەکە و زائیدەن من زۆرم حەز لە ئیشە و کاری ڕاگەاندن مابەیەک بە هەر هۆکارێک وێوەستانم ئێستا دەستم پێ کردوتەوە هەوڵێم ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ لەگەڵ خەڵکە بەرێککەوتنم هەبێ و حەزم لە ئیشەکانمە و مرتاحم پێی و هەر یەکێک لەوانە هەستەکەم خەونی منە زۆر قەرە باڵخم ئەگەر پێت بڵێن تۆ ئەبێت یەکێکیان هەڵبژێری یاخۆت ڕاگەاندن یاخۆت کارەکەت کامیان هەڵبژێری ئاخر ئەوە کو سچنێک وابێ بۆم نا لەبەر ئەوەی بۆ نمونە ئێستا ڕاگەاندن هەواژیان زۆر بەمان کە ڕاگەاندنکارین ئەمە لە خوێنمان نایوانە ناتوانین دەستی لە گرنگ ڕاستە بۆ نمونە لەوانەیە من لە شاشەیەک وەکو پێشکەشکار دەرنەکەوم بەڵام بەردەوام میوان بووین وایە ئەمەش هەر ئەرکی ڕاگەاندنە و کاری ڕاگەاندنە بەگەر لەوە ئێمە لە سوشال میدیا زۆر ئەکتیڤین ئەمەش دیسانەوە هەر ڕاگەاندن ینی ئێمە نەپچراوین بەڵام شێواز بۆ شێواز فەرقەکە و ناتوانم بەڕاستی ناڵم بەردووکەوە زۆر وابەستە بووم تا چەند گرنگە گەنج خاوەنی کاری خۆی بێت و ئەو ئاستەنگیانە چییە بۆ نمونە تۆکو گەنجێک هاتۆتە بەردەمی تۆ بەتایبەت خانمان ئەگەر پاڵپشتێکی باشیان نەبێت ئەزانی چۆنە لە ڕۆمادیەکە و ئەمە شتێکی ترا شتێکی تایبەتە و وەسیلەکە بۆی حیات ئاسانتر بێت بەڵام بۆ نمونە بۆ من هەموو ڕۆژە کارۆم بۆ ئیژوازانمە چم بۆ ماوعید ئەوە نە دڵم پێی خۆشە ئەوە نە خۆمی بۆ ئاماداکەم ئەو نە خۆمی بۆ جوانەکەم ئیتر لە ناوە بە یاخود لە دەرەوە بێ ئەوە گرنگ نییە گرنگە ئێستاژ الحەمدولillah خانمێکی زۆر ئەگەر بەس تەرکیزمان لەسەر خانمان بێ خانمێکی زۆر لە دەرەوە ئێستا هەواریان یاخوا لە شیستاغ بێ لە دەریشەوەی لە ناویشە بۆ نمونە ئێستا ئەمە وەکو ئیشێک وایە وەرکێک وایە هاتۆتە سۆدیوارکی کێشا لە ماڵیشەوە بەردەوامە یعنی نمونەی ئەومان هەیە لە ماڵەوە و لە دەرەوە کارەکە و بەتایبەتیش بۆ ئەگەر بڵێن بۆ پیاوان ئەو پیاوان هەر خۆی عادەتەن لە ناو کووردا پیاوی کورد ئیشکەرە وایە بەڵامی تر ئەم ساڵانەی تر خانمیش ئیشەکە و من زۆر بە گرنگ ێزانم کە ئینسان کاگاتە تەمەنێک بۆ خۆی ئیشێ بدۆزێتەوە ئیتر ئیشێک بێ کە بۆ خۆی سەرچاوێکی مادی بێن بەدەر لەوەش خۆی تا ببینێتەوە زۆر گرنگە هەموو کارێک ئاستەنگی خۆی هەیە بەڵام کار تا کار کەوتووە بۆ نمونە ئافرەت تا پیا و ئەکەوێتە سەر خۆی بەڵام تۆ پێ و نەوتین کامیانە زیاتر خۆتە بینیتەوە من بینی بە خواردن زۆر جوانە پێچیتەوە ئێستامان نەکرد
لەسامیانە خۆت ئەبینیتەوە. ئەزانی چۆنە پێشێکیان ئەگەر لە مەسائلی ئاستەنگیە ئەگەر باسی ئەوە بکەین لەوانەیە کەم جار خەڵک زۆر بە شێوازێکی سێری منی کرد لەبەر من یەکەم کچی کورد بووم فاسبوودم هەبووە ئیشەکە ئیشێکی پیاوانە بۆ کەم و جارێ وتومە بەڵام دوای لە ئیشەکە تێگەشتون زۆر هاوکارم بوون زۆر یارمەتیان کەسیش دووبارەی کرد بالفعل ئێستا نامەم بۆ نێرە ڕەنگە هەر پیاوەکان خۆی نامم دە شەخانەوەکەی مەتعەمدانیتەوە ئەوەکەی فڵانە شتەکاکەی تێگەی لەم چۆنە ئەو اینجا پرسیارە ڕئیسەکەشت ئەوە بوو لە کامیانە خۆتە بینیتەوە من ئەبێ ئیش بکەم لەم دوسێ ڕۆژەیە ئێستا ئەفو مەتعەمەکەم ماوە فرۆشتومە ئەم ماوەیە حەزەکەم شتێکی جیاوازتر و تازەتر بکەم کە نەکرابێ لە مەجای خواردنا بە قوربانە بم اینجا هەوارە زانێت تەنیشتم کە بابخانەی وتم دوسێ ڕۆژ هەیە ڕۆم وەکو شاگرد پارەشم ناوێ لەو کە بابخانەی تەنیشتم ئیش دەکەم شاگردم چکە بەڕاستی حەزم لێ لە هەموو ئیشەکان حەز لێیە بە قوربانتر قەرەباڵغم سەرکەوتو بیت زۆر خۆشە کە تۆ پشت بە توانای خۆت ببەستی و کار بکەیت ماتم بۆش مرتاحبی ئۆکێکەکە لە پیرۆزیەکانی ئینسان بوون با پێکەوە بینەری ڕاپۆرتێک بین کە هاوکارانمان ئامادەیان کردە بزانین ڕای هاوڵاتیان چێ لەسەر ئیشوکاری خانمان فەرموو. لە ئێستادا زۆر باشە ئافرەتان نتوانن بە شێوەیەکی زۆر باشتر لە جیاواز لە ساڵانی ڕابردوو کە ڕێگریەکی زۆر هەبوو ئێستا بەرەو پێش زیاتر بەرەو پێشچوون ئەتوانم بڵم تا ڕادەیەکی باش ئەو ڕێگریانە لە بەردەم ئافرەتانە ماوە هەم لە بەردەم خانمانە هەم لە بەردەم کچانە کە هێشتا لەژێر سایی دایک و باوکیان رابن و لە ژێر سایی براکانیان بن کە ئەرکێکی زیاتر لەسەر شانیانە و ڕێگرێکی زیاتریان هەیە لە ئێستادا زۆر ئەتوانم بڵم بە ڕادەیەکی باش هاتوونەتە پێشەوە بەڕای من نەک هەر ئافرەت بیت مرۆڤ هەر کەسێک کە ئەگاتە تەمەنێک کە ئەتوانێت باش و خراپ خۆی جاکاتەوە ئەبێ لەسەر پێ خۆی بۆست ئەبێ هەست بە مەسئولیت بکە بەڕای من ئەو خانمانی کە هاتوون بەشانی پیاوان کار دەکەن لەسەر پێ خۆیان وەستاون هەستیان بە مەسئولیت کردووە کە پێویستە هەموو کەسێک دەستی لە گیرفانی خۆیان بێت خاوەنی پرۆژەیەکی خۆی بە خاوەنی ئیشێکی خۆی بێت هەروەها چاوکراوە بێت بتوانێت لەسەر پێی خۆی بۆستێت و بژێوی ژیانی خۆی پێیا بکە خۆی بژێوی ژیانی خۆی پێیا بکە نەک بتوانێت دەست لە کەسێک پام کاتەوە بۆ ئەوەی بۆ بژێوی ژیانی و ڕۆژانی خۆیان کارێکی بەسیتی خۆی ئیشێکی بەسیتی خۆی بێت شتێک بکڕێت پارە لە کەسێک داوکە لەسەر پێی خۆی بوەستێ هەروەها ئەمە نەکرد بۆ بژێوی ژیان ئەمە تەنانەت کارەکاتە سەر کەسایەتی کەسەکە بنیەتی دروستەکە شخصیاتێکی تەواوی خۆی دروستەکات بەڕای من ئەو کەسانەشی کە هێشتا ئەو جورئەتیان نییە بێنە مەیدانەکە و کاری خۆیان بکەن چونکە هەموو کەسێک توانێت ئەوەی هەیە لەسەر پێی خۆی بوەستێ ئافرەت دەروەکو پیاوەکان ئەبێ دەور ببینن ئەبێ یارمەتی یەک بن ئەبێ ڕۆڵی خۆیان یعنی خۆیان بەکەمدا نەنێن ئاگیان لە ماڵ و مناڵی خۆیان بێ لە کەسایەتی خۆیان چۆن پیا و ئیش ئەکا ئەبێ ئافرەتی عینەن شت ئیش بکە. بەڕای من ئافرەت هەتا زیاتر یارمەتیدەری هاوسەرەکەی بێ هاوسەر و خێزان و ماڵ و مناڵی بێ لە دنیاش و لە قیامەتیشا ئینشەڵا پاداشیە درێتەوە و بەرهەمەکەیە بینێ و هەتا ئافرەت لەگەڵ هاوسەریا هەتاوەکو بە جوانی هەڵس و کەوت بکە و گوێڕایەڵی یەکتر بن ژیانیان خۆشە بێ وەڵی تر ئەوەش بەپێی مەجال و بەپێی سیحەت و بەپێی هینی ئافرەتەکە خۆی دەورە بینێ هێستا هەیە توانای هیچ جەستەی باشە مێشکی باشە ئەتوانێ ئیشێکی باش و ڕێک و پێک بکە ئەوە هیچ هینێکی تیان نییە و هیچ غەڵەتێکی تیان نییە و یارمەتی دەریشە بۆ هاوسەری و هەم کاتەکانی خۆشی بەزایە ناچێ و هەم ئیسفادەژەکە لە ڕووی مادیەوە و لە ڕووی معنەویەوە. ڕۆڵی ژنان لەناو کۆمەڵگەی کوردی زۆر بەرزان بخێنین لەبەرەوەی ئێمە بینین نەک ئێستا دوای پێش ئێمە شولەوانەی دوای ئێمە ژنەوەیەکی زۆر باشتر دروست بێ کە بەردەوام اعتیماد کاتە سەر خۆی ئێمە بینین کە ساڵانی پێش و ژنانی ئێمە چەند بەهێز بوون زۆر جار بە نمونە ئەهێنرێتەوە و عادلە خانم و ئەمانە کە بەردەوام لە زۆربەی کۆڕ و کۆمەڵەکان بازەکرێ هەڵبەتە ئەم کۆمەلگای ئێمەش کۆمەڵە ژنی باش هەیە بینین کە زۆربیان لەسەر پێی خۆیان وەستاوە نەکو کەلسوم خان
ئەمە نمونەیەکە لە نمونونەکان کە مەطعمێکی داناوە لەسەر پێی خۆی و خەڵکی خستۆتە وەکو خەجێ خانم ئەمانە هەمووی وەکو ئامەی جۆڵا بێگەردی ئامەی جۆڵا کە ئەمەیەکە کە لەوانە کە توانێتی نەک هەر خۆی پێگا و دەسەڵاتی خۆی بەهێزکات توانێتی کۆمەڵش نیش لە دەوری خۆی بگرێت و پێگا و دەسەڵاتیان بەهێزکات پێیان من بۆ ئەوانەوەیە بەردەوام بن و بوێر بن وەسڵ نەکەنەوە لە هیچ شتێک چونکە ئەمەی ئەوڕۆ ئەوان بەدەستیان هێناوە بە جوهد و ماندووبوونی خۆیان بۆ بە بوێری خۆیان بۆ بەڕاستی لە کۆمەلگایچین کولتور زۆر دەوری هەیە بۆیە ئەمە هەنگاوێکی زۆر باشە بەرەو پێش بچن بەڵێ لەم دوایانەی ئەخێرا ڕۆڵی ئافرەت گرنگیەکی زۆری هەبووە لە کۆمەڵگای کوردیا و هەروەها شانبەشانی پیاوان ڕۆڵێکی تەواویان بینیوە و ئەتوانین بڵێم لە چاو ساڵانی ترا ئافرەت زیاتر دەرکەوتووە زیاتر بڵێن هەوڵی خۆی ئەیە زیاتر پێشکەوتووە و ئەمەش بە بڕای من لە کۆمەڵگای کوردیا شتێکی زۆر باشە بێت بە هیوام هەر بەردەوام بن و بە بڕای من ینی ئافرەت کە نیوەی کۆمەلگای و لەواچێ زیاتریشی لە نیوەکە بێت پێویستە ڕۆڵی زیاتر ببینن زیاتر چاوکراوەتر بن زیاتر یعنی پشتیوانی با بڵێن پشت بە خۆیان ببەستن و ئیش و کاری خۆیان کرد دووبارە سڵاوتان لێبێ طبعا کاتێکە ئەو راپۆرتەمان بینی دەشا بڕیارێکی زۆر سریاوە نازانم چێ با ئێوەش گوێتان لێبێ دوای هاوسەرگیری چ بڕیارێکەوە دەشا ناوتم ئەگەر ڕۆژە لە ڕێتەمە قسمەت و نسیبە ڕەنگیان لێبێت تۆ سینگڵی جیب زۆرە دڵنییا تۆ نازانی ئەگەر مەسەلەن لە مستەقبەلا ئەگەر نسیب بێ و زەواج بکەم بەڕاستی کاتێک زەواجەکەم کەواز لە ئیشکردن بێنم ئەڕۆم و بۆ ماڵەوە خواردن دروست ینی بێ ماڵە بڕۆ بۆ ماڵ نا بەڕاستی ما بەسەراحەت پێ بڵێم ژن کە داوا لێبوردنەکەم ئێستا لەوانەیە بەخەڵەت ئەمە تێ نەگەن ڕاستە بە مۆزوع لە بەڵێ هەر کەسەیانی خۆی بڵێ تا خۆی لە دەرەوە بوو ئیشی کرد ئێستانا بەڵام من وا پێم باشە کە ئافرەت لە ماڵەوە بێت بەڕاستی ینی فریایی دایکایەتیەکەوێ فریای ئەوە کە ینی خێزانێکی باش بێ بۆ مێردەکەی فریای ئەرکە کۆمەڵایەتەکەی خوا لەشتان ساغ مێردەکانیان نەزانێ ئەگەر مێردەکانتان بێتەوە بۆ سەباتۆزە دیفاژ بکەم ئەگەر چێشتێکی گەرم و گوڕیان بۆ دروستکەن و مناڵەکانتان پاک شۆرا بێ ماڵ پاک و تەمیز مناڵەکانم دایکم ئەیشوا ئیسراحەتن هەوار مناڵەکانم دایکم ئەیشوا لە شی ساغ هەر لای دایکیش من تەلەفۆنەکە ئەڵێت خوا دەوەرنەوە بۆ ئەوێ ڕایکی جیاوازەڵێم ئەگەر ئافرەتێک کەسێکی لە پشت نەبێ هاوکاری زۆر باشوانە بێت من ئەگەر دایکم ئەگەر هاوسەرەکەم لەگەڵم نەبێت هەرگیز ناتوانم لە دەرەوە کار بکەم ئەو کاتە ناچارە بم بەس ئەرکی ماڵەوە جێبەجێکەم بەڵام ئێمەی خانمان ینی بەجددی خانمانی کورد بە تایبەتی ینی کاتی بۆ هەموو شتێ تەرخان کردەوە من کە دایکم کاتم بە مناڵەکانم بەخشیوە بە هاوسەرەکەم بەخشیوە پێشوی پێمە داوام نانم حازر کردووە ینی کاتەکان دابش ئەەکەین هەرچەنە خۆ لە ماڵەوە بی زۆر خۆشە ڕەنگە لە ماڵیان وتوە هەوار لەمەندی لەسەر دووسێشت لە بەروی خبرەیەکی زۆرم هەیە لە بواری ئیشکردنا و دەوامیشم هەیە باشە من پێم پێویستە لە ژەمەکانە ئەگەم چار نییە بەڵام زۆر جار ژیان وات لێ ئەکا ئیجباریان لە دەرەوە ئیشکەی ئەگەر بکرێ دەسەدا هەفتە ژەمەکان لەگەڵ مناڵەکان بی باشە ئەگەر پێش لە ماڵە بێت لەگەڵ مناڵەکەی خۆت دانیشی زۆر باشە ئەنجە تۆ قسێکی جوانە کرد ئەڵێ هەموو ئافرەتێک کەسێ بە پشتیوەیەتی بۆ سەرکەوتن دووشت هەیە هەموو ئافرەتێک کەسێ بە پشتیوەیەتی بۆ سەرکەوتن هەموو ئافرەتێکی سەرکەوتوش باکراوندێکی خەماوی هەیە کە سەری خستووە بۆ سەرەوە زەختێکی ناخۆشی یان ژیان وای لێ کردووە کە پانا بۆ شتێ بەرێ و دەرکەوێ اینجا ئەی جاری وایە زۆر سەرکەوتۆبی جاری وایە هەرزوو لەجێ خۆتە پەشە لە هێنی ئەبێ زۆر ژیرانە بیرکەیتەوە بۆ بەڕێوەبردنی ماڵ ئێستا من خۆم دەیان شوێن زۆر سوپاسیان دەکەم دەیان شوێنیان ناومەتی بێبێ بەرامبەر کە بچم کار بکەم و بڕاندەکەم بەرمەوێ بەڵام کوڕەکانم گەنجن
ناتوانم لە ماڵەوە بڕۆم بەیانی بڕۆم من هەشت بێمەوە هەشتی شەو هاتم من توزانم لەبەرەوەی تۆ دایکی دڵی دایک ساوایە ئەیبێ بۆ دایکت هیچ کێشەی نییە بەڵام کە گەنجێ لە چواردە دەرچوو چیلی ئەەکەی تووشی هزار شتە بێ کەس ناڵێ باوکی ئەڵێ دایکی دایکی لەگەڵ ڕێز مەلاوانێ قسەکەم هینی سەر تەلەڤیزیۆن بەس ئەمە شەیە زۆر باوە لەلاو ئێمە لەبەرەوە من ژیانی مناڵەکانم زۆر مهمترە لەوەی بڕاندێ بم لەسەر شاشەکان گوڵەپەکانم هەڵبە بنووسرە HL دیزاین ماڵەکەی خۆم بە هەموو قەسری سەرجادەکان ناگۆڕمەوە ئەمە زۆر دوای ئیسیفادەی دەکەم سبنێ کوڕەکەم گەورە بوو من پیر بووم ئەڵێ دایکم تەسحی بۆ من لە ژوور وەدانیش ئەبێ من ئێستا هاوکاری بکەم ئەمانە مناڵ لە زکرێ لە فەهمیە ئەمێنێتەوە ئەمە زۆر گرنگە بیرمان نەچێت زۆرێک لە ئافرەتان هەن ناڵم بەگشتی و هەمووی بەڵام زۆرێک لە ئافرەتان هەن کە لەبەر خاتی مناڵەکانیانە لە دەرەوە کارەکەن بۆەوەیە کە هاوکاری مێردەکەی ئەو فراغی کە ئەگەر ئیش نەکا فراغێک هەبێ دایکەکە بۆی پڕکاتەوە ژنیش کار بەڵام هەمومان لە ماڵەوە کارێکی دەستێتوانی منیش تەسحەیە تۆجی تەسحەی بۆی پارەی بۆ پێیاکەی بەڵام تەسحەی گەورەترەوەی کە بەجێ نەهێڵی وازە دائیرە و شەهادە نبێنە مەجبوری ئیجباریەن تۆ ئەو خزمەتەی کردوتە ئەبێ بچی بەڵام زۆر ژن هەیە مەکتەبیشی تاو نەکردو ئەچێ لە شوێنەکە ئیشەکە بۆ نمونە نانەکە وەر لە ماڵەکەی خۆت بیکە با 2000 کەم تر وەرگری با 10,000 کەم با 4 واجب بکەی لە باتی دەوەچ بە مناڵەکە و بالفعل ئێستا بەڕاستی من ئەگەر زەواج بکەم مەفروزە 12 ساعت لە ئیش بم تێگەی لە مەسەلەن بەجددی ینی لەوانەیە ئیشەکەم هەر بمێنە بەڵام من خۆمە ڕۆژە نەڕۆم خێزانەکەدانێ بۆ مناڵەکان من هەموو ڕۆژە 12 ساعت لە ئیش بم 10 ساعت لە ئیش بم ئەمێردەکەم کەی من ببینە مناڵەکەم کەی من ببینە مەسەن نەخۆش بێ کێ ئاگای لێی بێ و کێ ماڵەکە بەڕێوە ببا وایەیان لەبەر ئەو بۆی ئەڵەم ئافرەت و ماڵیان وستووە وتووە ئێستاوەتانە هەوار و چەند نمونەی وەکو هەوار لە ماڵەوە ئیشەکە بەجددی ینی لەوانەیە بۆ نمونە هەوارجان یەک دنیا دەرفەتی ئەوەی هەبێ بچێتە دەرەوە بەڵام نە احتیفاز بە ماڵە مناڵی واکە و ئێستش ئەزانین کە مجتەمع لە ڕووی خێزانیەوە چەند خەریکە ئەوەنێتر لێک ئەپچڕێ و دایک و باوکە دوکان لە دەوام من ئەم مناڵەت چۆن گەورابێ و بە چ تربێت و لای هەر کەسێک گەورابێ گەورابێ یعنی ئێمەش خەمەکەمان ئەوەیە ئەمە مەسەلەکە زۆرمان لەسەر ئێوە باسی مراهقێ من ئەگەر وەکو من وەکو خۆم ینی باسکەم من کاتی تاوم بە مناڵەکانم بەخشەوە داوامەکەم وارەخستۆ لە کاتی ژەمەکانە لە ماڵەوە داوامەکەم وارەخستۆ سپاس بۆەوەی کە کەناڵی سلێمانی ئەو دەرفەتی بە ئێمە بەخشیوە هاوکاری هەموو دایکەکانەکات ینی من بەسپاسەوە ئەڵێم هەموو جارە مدیرەکەمان ئەڵێ مناڵ و دایک لە لای من هێڵی سوورە پێویستی پێتان بوو قسە بکەن دایک پێویستی پێتان بوو قسە بکەن کە ئەمە یەکێکە لە جوانیەکان لێرە من وەکو خۆم وەکو دایکێک وەکو هاوسەرێک ئەرکەکانم دابەشم کردە چۆن بەڵام ڕاستەکات دەشە چەند خانمێک لەوانێ بڵم هەیە چەندەها خانم هەیە کە تەنها لایەنێکیانەگرێت ئەمەش خراپە نابێن پێتەڵم سبێنی ئەو مناڵە ژۆفای بەندانی ژیان و پارە هەموو شتێنە ڕاستە لە لایەنێکەوە سەرکەوتوت بەس لە لایەنێکەوە تۆ خێزانەکەت لە دەستەی خێزانیش یەک شتی تاما پێ بڵم ڕاستە هاوسەرێتی هەیە بەڵام کە مناڵ گەورە بوو مناڵ هەموو دنیاە بۆ ئینسانەکان ینی هەموو خۆشەکانی ژیان لە چاوی مناڵێک تا ئەبینیتەوە بۆ نمونە ئەمڕۆ من تۆزە بەجێم هێشتی سە دڵم لاەنە نێوە چۆن نانەکەیان خواردووە یانی تەحمولێکی ئەوێ تۆ بتوانی کاتێکی زۆر لەم هەتا ساواش هەستی پێ ناکە تۆسی کە فامی کردەوە اینجا ئەو کاتە تۆش هەستی پێکەی چ قسە ئەکات تحملی ناکەی وردە و دەنسەحابەکەی لە زۆر شەست دەبا بەس خاتو دەشە پێم بڵێ ئەکی دوێنێ کایتر قەرارمان ئێوە ببن ینی بەرنامەکەمان لە سوشیال میدیادامانەکان دوو خانمە میانمانە بم چەند پرسیارێکتان بۆ هاتووە حەزەکەم لەگەڵ پرسیار پرسیارەکان چالێ بکەم بەڵام پرسیارێکە زۆر زۆر لەلام سیر بوو خاتونێک بووی نووسی بووم تو خوا لە دەشەخان پێشەمیە چاو ئەتروکێنێ تێبکینە سێرکەکە کاتێک زۆر هیلاک ببم زۆر چاوەتروکێنم خۆمە سپێکم دووهەم کە هەلاق بم زۆر چاوەتروکێنم
بەخوا ڕاستەکە تخوا تۆش بێت توخوا سەیری کە ئەوە وەڵام پرسیارەکەی ئەو پرسیارە من خۆم زۆر هەستم پێ ناکرد ڕۆژێکیان بڵێ لە حەدێک مامۆستا بووم معاونێکمان هەبوو وتی مامۆستا وتم بەڵێ وتی تۆ بۆ نەچاوە تروکێنی منیش یەکەم جارەوە نێ وتم دیارەوە کابرا زۆر سەیری کردم بۆیە وتم مامۆستا عیب ناکەی ئەوە کەی ڕخنێ وتی ئەخر مامۆستا چاومێشە ئەمەنە وا کردووە ئابەجدی هینە بۆ چیەوە نەچاوە تروکێنی اینجا لەو کاتەوە تەرتی زیاد زۆر بینەرێکی هەمیشەیی تۆیە قەلەقی بە شتێکەوە من بە حرەکەی قاچ کە قەلەقە من قاچ زۆرە چوڵێنم من گێژەکەی ئەوە هەستەکەم زەختم دا هینە هەناستەمتونە بێ نوعێکە بم ئەستەکەم سرم گێژە خوایانها زەختم دابەزێ زۆڵای لەمووی خراپتریش تۆ پرسیارەکەی تۆش بڵێ نووسی بیانجلەکانی زۆر بە قورئان یەک شتێک پێ بڵێم من مشتریەکانم محدودن ئەوانەی کە زۆر جار لە سوشیال میدیا و لە هەر شوێنە بۆ نووسن گرانە من نەمدیون دەتخۆ تۆ قسێک لەگەڵ من بکە من گرانیشم هەیە و هەرزانیشم هەیە بەڵام تۆ پارچێ لە من داواکەی هەموو گیانی چندراوە دەی منیش ماندوم دەی سێری کە لە تاک و بەری پێ لە هەمووی چندراوە ئەخۆ لە هەموو وڵاتێک ئەمە هەیە ئەمە سەری زیاترە کاری دەستی جیاواز زۆر گرانە بەڵام من دڵی کەسیشم نەکردووە یعنی ڕاستە ئەوەی ئیمکانیەتی نەبوو بێ فریای هەمووی ناکەم من حکومەت نیم بەڵام فری زۆری نشکەوتوم پرسیارێکی تریان کرده بوو نووسیبیان خاتو هەوار ئیڤنت و با بڵێن سپۆنسەری و ڕکلام و شتانەش زۆر ئەکات سپۆنسەری لێمە نەگریتەوە نووسیبیان ئەو سپۆنسەریانی کە ئەو ئەیکات نابێتە کێشە بۆ ئیشەکەی خۆی بڕواتان هەبێ لەوانێ بڕوان پێ نەکەن یعنی زۆر مبالەغەی تایە ئەم نەورۆزە وازان 6 پارچەمان نەچنی وەکو فرۆشتن هەموو کارەکانمان سپۆنسەری بووە زۆر نەورۆز 5 کلیپم هەبووە 5 کلیپەکەشێکی بە 4-5 قات ئەمە دانیشتین شەو و ڕۆژمان خستواتە سەر یەکتری بێژگە لە پێشکەشکارەکان بێژگە لە دۆست و ئازیزان ئەکەی 4 پارچە بۆ 5 پارچەی کڕیاریمان کردوتومە قەیناکە ئەمانە واز بێ بن پارە ڕۆژان ئەبێت بەڵام ئێستا بۆنەیە با کەس بەبێجل نەڕواتە سەر شاشەکان ئەوەی درێژ ئێمە نابێ دەستمانێن بەستی شموتیان خاتو هەوار زۆر بەوە تووڕە ئەبێ بەڵام حەقی خۆشتە من لە 100 لەگەڵ ئەوەیە کە جل ئەی بەیەکێ یعنی ئەمە بۆ هەموو ئەو خاتونانی کە تۆ سپۆنسەریانەکەی ڤیددیوەکم بینی تۆ بۆ کەسێکە نردبوو نووسی بوت وتت خۆ ئەوە ئوسلوبی نردنەوەی جلو بەرگا لە تەواڵێتی نازام چ شوێنەکە هەموو بەردەمی کلێنز بوو من بینیم زۆر بە شێوازێکی ناشرین یعنی خۆش نییە ینی من حەز ئەەکەم کە تۆ ینی هەر شتێک ئەمە ئەی بە من ڕاستە ئەمە لەوانەیە شتێکی بە بەڵام من ئەرکی پێوە ئەکێشم ینی خۆشە تۆ بۆ پاکوتەمیزی بیتەوە بە من ڕاستە ئەوە زۆر تووڕەتەکە من کاجل ئێم بەر خانمێک ڕاستە ئێمە زۆر گرانجانین وامان پێ ئەڵن بەڵام من بەبێ بەرامبەر ئەم بۆ کەسێکی ئاسایی بوو ئەوە نەبوو بڵێن کەسێکی کچێکی ڕاگەاندن سپۆنسەریم کرد بوو باشە من کە ئەم بە زریان گیانیان دەشەگیان یان جەنابەت ئەڵم بەساخە ئەمە جلەکە من تەنها یەک شتم ئەوێ وەرامبەر بەم جلە دوو ڕسمی ڕێکوپێک واسەح لە جلەکەم یەک دقە ڤیدیۆ کە خێسێک بزانێت چێ لەبەر توایە من ئەوەم ئەوێ بەڵام کەیتەوە زۆر جار ئەڵێ وڵا ببوورە فریان نەکەوتم من ڤیدیۆ بۆ تۆ بکەم یا ببوورە فریان نەکەوتم شوێنە بڕ ئەی باشە تۆ فریا کەوتی 2 ساعت لە ساڵۆن بی 2 ساعت تێ پرۆگرامەوە 2 ساعت تێ شوێنەکەتەوە یەک دقەش بۆ ئێمە قەیچێکە بۆی بتوانم جارێکت باشتر و باشترینەکان ئەمە زۆر ڕاستەکان بینەرانەوە ئازانن کە سپۆنسەری جلوبەرگەکانی من لە بەرنامەی گەشتی زریانە خاتو هەوارە دەستخۆشی لەکەم ئەگەر چی لە مانگی ڕەمەزان دە بەرنامەکەمان ڕاگرتەوە بەهۆی مانگی ڕەمەزانەوە ئینشاڵڵا لە دوای چژن دەست پێکەینەوە بەڵام ڕۆژێک دەستێ جلی دامێ بەرنامەیەکەم هەبوو لە گوند بەفرباری بوو زۆر سارد بوو یعنی بۆ سەرمایە کە چۆن کورتە ڤیدیۆیەک بۆ هاوارگیان ئامادەکە بەڵاستی ئەوە حەق بوو چونکە ئەو ماندوو ئەبێ لەگەڵ کێشەی من بەزەوەی بەخوای مقابلەکەم ناوێت بگرێ بۆی 100 قات ڕێزی خۆت بگرمەوە بۆ جاری پێویستێکی کە یەکەوە دەیان جار و توێتی ببوورە وڵا کاتم نەبڕاستم بۆ تۆ ئەزانی هەوارجان ئەوە مشکلە هەیە ئەو ئەگەر دوکان نارێک بێ
لەگەڵ حرمەتما بۆ زۆربەی خانم ئەگەر دوکان نارێبێ بێ حرمەتێکیشی پێ بکە زۆر بە مەمنونیەوە ئەچێتەوە دوکانەکەی و فلانکە سپۆنسەری کردم و تاجێکا و شێرێکا و نازانم چیەکە باشە بەڵام خانمێک دانیشە بە احترامەوە پێشوازی و لێکاتجلەکەت ئەیاتێ بێ ئەوەی بڵێ ئاتەمیناتێکم بەرێ ئاشتێکم بەرە باشە نەدیونە ناسکەبی پێوەی لەگەڵ ڕێز و حرمەتم بۆ دوکانارەکان لەوانەیە ئەوان یەکسەر لە ناو بڵێن لە بۆ نمونە تورکیا بە لە عێراق لە شوێنێک ئەو دەریەکەن هیلاک نابن هیلاکەکان بەزەوە داگرن وایە بەڵام هاوارخان و بۆ نمونە نمونەی وەکو ئەو دانیشت پارچە پارچە ئەچنێ دیزاینەکە ئەتوش کاکە دەستخۆشێکی لێ بکە یان هەوارجان ئەبینم ئەو ڤیدیۆ و ڕسمەکانی کە بۆیەتەوە داماوە بەخوا خۆی جاری وا قسەش ناکە ئێماڵێن خواوە ڤیدیۆ بوو بۆی کرد بینەرەکانم گلەیەکە هاوارخان ئینستاگرام زۆر سێریەکەمەوە باشە بن ئێستا بۆ نمونە هەنێ جلم ڕۆشتووە مجبورم دوایە کلامێکیکەی بۆ بکەمەوە لەبەر ئەو کەسەوەک پێویست حەقی خۆی نایەتێ بەس پێت نەوتین ئەفۆ زریانی قساکە بزانین ئەم ساڵ مۆدیلی کام پارچەیە بوو لە جلی کوردی بۆ نمونە کەوا بوو یا ساڵتە بوو یا هەیلەک بوو و چ ڕەنگێک ئەم ساڵ زۆر مۆدیلی بوو داواکاری لەسەر بوو هەمووی بە گشتی مۆدەی بۆ پارچەکان لەبەر ئەمساڵ کللتوری زۆر زیاد لە پێویست مۆدەی بوو لەبەر لە کللتوریەکانە هەموو پارچەکانی تایە بەڵام وەکو ڕەنگ من زەردی لیمۆیی پرتەقاڵی مۆرێکی کاڵ هەیە ئەم مۆرە و ئەم سێ ڕەنگەم زۆر بەکارهێنا زۆر زەردی خۆش زۆر جوانە ئەمە ئاڵتۆنی پێڵم 3 ساڵە لە HL دیزاین دانی ڕتمێکی تەواوی وەرگرتو ئەم ڕەنگە بەڵام وەکو ئەم ساڵ زەردی لیمۆی و مۆری کاڵ و پرتەقاڵی زۆر باو بوو لە کارەکانمانە من بیرمدا کەوتم ڕەنگە خەوارخان خۆی ئەو نەجلی کوردی لە جوانە بۆی ئەوە حەزی لە ئیشەکە ئەتوانم بڵێم کارزانەوەی لەبەرکردنی بیرم نایە بە بیرم نایە هیچ کاتێک بۆ هیچ شوێنێک چوو بێتم بێجلی کوردی یعنی تەمەنی بۆ لای من چی بکرێ ئەوە کە ئێستا تۆ ئەڵێ بیرم نایە بۆ نمونە جلی کوردیم لەبەر نەکردوە بۆ هیچ مناسبەیە بۆی شوێنە چی بکرێت کە ئەم جلی کوردی ببێ بە کولتور بۆ نمونە ئێستا من بڕۆمە خوارەوە بۆ نمونە زۆر کەس سێرمەکانی بۆ ئەوە نیە بۆ نمونە جلەکانم ڕوود بێ یان شتێ بێ بەڵام ها ئێکسەر ئەوە مناسبەیەکی هەیە یا شتێکی بۆ جلی کوردی لەبەر کردووە یعنی چی بکرێ بۆ ئەم جلە کوردیانە تۆزێ سادە ببێتەوە لای خەڵک سادە بۆ نمونە من ماوەیەک لەمە پێش جلی کوردێکی سادەی زۆر سادەم لەبەر کرد چوومە ناو بازاری ناو بازار بەر بەلەدێکە خەڵاتم بەخشێ بۆ ژنانێک کە شتە فرۆشن بینیم ئەوە جلی کوردیەوە سەد پیاوەتی ڕوتسور بێ ڕوتسپی بێ تەریقی شەمەوە ئافرین بەجلی کوردیەکانیشەوە دیاری هێناوە خۆشە ڕاست یەکەم جار شەرمەکەی دووەم جار شەرمەکەی بەس من دایکم ئەو شتەی فێر کردوین ئەڵە جلی کوردی ڕاستە جوانە لا خۆوانە بە حیا و بە حرمەتە و ئەوانە ئەڵێن کە ئافرەت یعنی فەخر بە خۆتەوەکەی ئافرەتی لە هەرێ جلا وەڵڵاهی من خۆم کە ئافرەت ئەبینم خۆم پێی تەریقەمەوە ئایا پیاوان بەش چاوی سێرمانەکەن ئێمە کللتورمان کوردیە یعنی نابێت لە خۆمان بگۆڕین ئەبێ ئەمە مەبدەئە لە مێشکمان نابێ کە مەبدەئە لە مێش کتاب و ناتوانی یەکێک لە بنەماکانی کورد بوون جلی کوردیە هەر کوردوین و کوردی ئەبین ئیشەڵڵا بە شانازیەوە پۆستێکی تۆم بینی لە نەورۆزدا پێش نەورۆز نووسی بود هەر کەسێک ناتوانێت جلی کوردی بۆ مناڵەکەی بکڕێ بابێت لای ئێمە بیبات زۆر باشە ئەوە یەکێکە لە بەڕاستی نمونەی دایکایەتی نمونەی خانمێکی سەرکەوت و دەستکراوە يعني يتبعوا على أنجلكاني جيرانه والله حقيقي من أتوانم أنا فرياك زور أم بيش نوروز بلا نكشت هي جناح من لسر شاشة وسوشيال ميديا هاور كم أمام كر من بيش نوروز هم سجن بس أركضوا تاكبر تاكين بتشلي كردي إنجا زور بازار تلبي تخاروج وابزانم 34 تەلەبە فریاکەوتین وەستا 34 تەلەبەم سپۆنسەر کردو شاسترین قاتم ماوەتێ وتومە بڕۆ ڕسم و ڤیدیۆ و مناسبەی خۆتی پێوە بکە هەندێکی بە قماش ڕازی بە قماشەکەم یاوەتەوە بۆ خۆی هەندێکی توتی هاوارخان حەزمە دەستچنە وتومە ئەرشیفمانێ لە ئەرشیف بۆ دەرەکەم بی بە چیت پێویستە و بهێنەرەوە یعنی من ئەمانە جێی فەخرە بۆ من زۆر شوێنی گەشم بەسەر کردوەوە زۆر شوێنیشم حاضر کردووە ئینشاءڵڵا لە مانگی ڕەمەزانە من ئەوە ئەتوانم گرانیەکەم ڕەنگە لەمانەیە تەمزیعکەم ئێکە شتێکیش تۆزە بە گران نەفرۆشم ئەمانم بۆ لێ دەرنایەتەوە زۆر ڕاستە دەست من تقریبا تا 2016 ساڵۆنمان هەبووە بڵین لە 2017 باوکم 16 بۆ حەڤام ری خوای کرد وازمان لێ هێنا لە دوای ئەوە مەمنونم
لە مەسایلی سەرابۆی ئەمە ئەڵم کەسێ بەلامە مهم نییە ئەوەنی بەلاوە مهمە کە خزمەتی خەڵکم چۆن ڕاژیان ئاواهی ئەرکی کێشاوە خزمەتی تەلەبەی کردووە من هەموو ڕۆژێ هەشتی بانی تا 4 عسر بۆ ماوەی 3 ساڵ هەتا 2020 هەموو ڕۆژەکە نزیکەی 8 ساعت تەلەبەی تەخەڕوجم چاکردو بە 1 دیناریان لێ بیرم باسکەم زۆر ڕاستە من شایەتی ئەوم ئێستاش بەڕاستی ئێستاش الحەمدولیلانی ئەوەنی بتوانم سرم لە هەر هەموو شوێنێک زۆر نزمترە سەرینی نۆک چەنە بۆ من مثلا لە شوێنەکانی تر ئاخر ناکرێت دام نابوو نووسی بووم پۆلیشەکە 15,000 بۆ ماوەی ئەی سەرینی نەگوتم با بەخۆی بڵ مثلا لە شوێنەکانی تر ئەکریلیک ئەمەی کە من دامناوە بە 70,000کەن من بە 40,000 بە 35,000 بۆ خەڵکیەکەم ینی نیوەی قیمەتی شوێن ئیشەکانشی زۆر جوان بەڕاستی لەبەر خاتی ئەوە نییە بەجددیمە من ئەتوانم ینی بە ساڵێک گیرفانم واپڕ بکەم هەر ئاور لە کەسیش نێ بەڵام دانیش خۆشە ئەزانێ مەسان خەڵک هەیە حەزی لێ ئەوج لە کوردی تۆ لەبەر بکە ئەزانم کە چەند یارمەتی منیش بە هەمان شێوە ینی لەوانەیە خانمێک حەز بکە بێ قژی خاوکاتەوە بەڵام پارەکەی ئەوەنە ینی زۆر نەبێ بتوانێ ئەو سیارەبات قەیچەکە دوایە بۆ بەڕێکرام بۆ ساڵۆنەکەی بیکە ڕێکلام بکەم بە دڵی خۆتان پرۆتین و کۆلاجینی کردە بە ئەو سیاری بە $50 ینی بەڕاستی قژی زۆر پڕ و درێژەوەمان بۆ هەر بۆ سارێک ینی چەند بتوانین یارمەتی یەکتری بین بۆ ئەم ساڵ بۆ ئەم ساڵ مۆدیلی چ ڕەنگی قژێکە چ ستایلی بڕینێکە بەداخەوە ئێمە زۆر بەمان بۆی ڕەشەکەین و خەنە بەکارێنین بەڵام دوایش کە سێرەکەین مۆدێلاتی ترە بینین بۆ نمونە ئەم ساڵ ئۆمبرێ زۆر مۆدێتی بۆ نمونە ئۆمبرێ ئەمە زۆر مۆدێتی خەڵک حەزی لە ڕەنگی کاڵە بەڵام بەداخەوە ئێمە زۆر بەمان قژمان ڕەشە تۆ چی لێەوە دوای من هیچی لێ یان خەنیان بەکارێنەوە یان بۆی ڕەشیان بەکارێنەوە بەڵام ئێستا هەمووی داوای ڕەنگی کاڵەکە داوای ڕەنگی پلاتینیەکە داوای ئەو ڕەمادیەکە بڵێ ئەمانە ڕەنگی ئەم ساڵن تا چەند خش و پێست پێکەوە چۆنەڵی گرێیان بۆ منە چ جۆرە پێستێک ئەو قژەی لێ ئەو بیر لەو شتا ئەکەنووسە بۆ من ئەسمەرم ئەو ڕەنگ کاڵانم لێ دێ ئەی خۆ منیش ئەسمەرم و ئێستاش ڕەنگی قژەکەم مەسەلەن ئەم ڕەنگە کاڵەیە ئەکید ئەگەر کابرا بێت بۆ لای ئێمە زۆریشی حەز لە سوور بێ بەڵام دەموچاوی سپی بێ ئێمە ناتوانین اینجا هەموو قژێکیش لای ئێمە تێست دەکرێ اینجا ڕەنگەکەی بۆکرێ لەبەر ئەوەی سەحەتی قژەکە لای ئێمە زۆر مهمە اینجا ئێمە قژی ئەو خانمەمان لە خۆی زیاتر خۆشەوێ ئەزانی چۆن کە تۆی بۆ یەکی ڕەش بە قشتەوەی بە منەڵی بۆم سپی بکە ئەگەر بەڕاستی $500 شم بیتێ بۆت ناکەم لەبەر ئەوەی تۆ قژی خۆتی خۆش نا بەڵام من خۆشمەوێ لەبەرەوەی تۆ هاتیتە لای من تۆ سیقەت بە منە لەبەر ئەوە مەسائلی پێست و قژەکە ئێمە بەپێی پێست و بەپێی شقلی دەموچاو بەپێی ستایلی کەسەکەش قژەکەی بۆ ڕەنەکەین بۆی مۆدێلەکەین و ئێستا خەریکی ئەوەین خۆم تێستەرم ئەوە هیچ هەموو جارە لە هەموو ئیشەکە ئێستا خەریکی ڕەنگێکین خەریکی ستایلێکین بیخەنە ناو هەموو ساڵۆنەکانەوە لە دوای ئێمە وەرە لەبەرەوەی قژت کاڵە وەرە بۆت ئەکەین لە هیچ شوێنێ لە هیچ ساڵۆنێکی ناو کوردستانە نەکراوە زۆری زۆر باشە زۆر قژێکی وەرگرەوە درێژی شەبێ بە مشکلە بۆتان بەس تازە وعدەیە من بێم بۆچی وەڵا زریانگیان ئەگەر بەسم لە نەمڕۆ بەحساب بابات چوومای بۆ لای دەشە بە سوپاسەوە هەموو جارێ پێم باڵێ زۆر سوپاس یەکەم بەڵامی تر چونکە یەکەم ڕۆژی پرۆگرامەکە بوو تۆزێ قەلق بووین و تۆزێ ئامادەکاری خۆش بێت بەڕاستی ئەمڕۆ زۆر خۆشحاڵون کە لێرە لەگەڵمان ئامادە بوون گفتوگۆ شیرینەکانتان خۆشحاڵی کردین پێما بە پرسیارێکی ترت نەماوەتەوە نەوەڵا بەس بە خێراتنیانەکەم 2 بارە و 3 بارە گەورەتان کردین بووین هیوافازی زۆر من هەر لە سەرەتاوەتم دانیشتەکەمان خانمانەیە ئەمڕۆ هیوافازم کە بەرەو سەروتر بڕۆن کارەکانتان زیاتر پەرە پێ بدەن خانمانی وەکویەوە جێی شانازی زۆر سپاس بۆ ئەوەی هەتا ئێستا
کە لەگەڵ ئێمە بوون زۆر سپاسی سپۆنسەری سەرەکی بەرنامەکەمان بەرهەمەکانی دۆلفینسی ئەەکەین و زۆر سپاسی سپۆنسەری جلوبەرگەکانم کوتاڵی مامەجی ئەەکەم لە شارە جوانەکەی هەولێر گەیاندنیان هەیە بۆ هەموو شارەکان دووبارە زۆر سپاسی ئەو میوانە بەڕێزانە ئەەکەم گەورەتان کردین بەخێر بن سەر چاو و سپاسی هاوکاران مەکەم لە پشتی کامێرە بەڕاستی ئەمڕۆ زۆر هیلاک بوون دەشیان ساغ بە و سپاس بۆ تۆ زریانگیان کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان هەر شاد بن شاد و بەختەوەر بن.